وێنێ دڵی دەرهێنام بەخوا ناشی ناسم لە نزیکەوە نەمبینیوە بەسەوەیە کوردبوون زۆر بە ئازارە. بەدڵێکی پڕەوە لە پێشوازی فەرمی ئەحمەدی 23 ساڵاندا چی وای لێ کردی ئاوا بە هەست سۆز و پێشوازی لێ بکەی؟ کە تۆڵی تەرمی شەهید ئەحمەد من دڵم ژانەکە زۆر بە ئازارە نازانم چی بڵێم بەڕاستی هیچ وشەیەک نادۆزمەوە پێناسەی ئەم هەستەی ئێستای من بکە. ئەوێنێ دڵی دەرهێنام بەخوا ناشی ناسم لە نزیکەوە نەمبینیوە بەسەوەیە کوردبوون زۆر بە ئازارە. بۆچی منە بێ لە سەرجادە کۆبمەوە یان ئاوارە بکرێم یان لێ بدرێم یان بکوژرێم یان کەزیم لێ بکرێتەوە بۆ ئەوەنە بە ئازارە. خۆخوا گیان کوردی دروست کردووە و ئەوەی کورد هەیەتی کەس نیەتی ویژدان مرد ئازا جەری ئەم هەموو شتەمان هەیە. نازانم بڵێم زۆر دڵخۆشم یان زۆر خەمبارم لەبەرەوەی چەند حەدەسێک ڕوویدا کوردی هەمووی پێکەوە کۆ کردەوە کە ئەبینم هەموو ئەو مرۆڤانە هاتوون لێرە هەموو ئەم کوردانە کۆبوونەتەوە بۆ شەهید ئەحمەد. ئەمە زۆر دڵخۆشمەکە بەس شەڵڵا بە هۆکاری دڵخۆشی کورد من لێ ئاوایەکمان بگرتایە نەکا ئەو کوڕە نازدارە لە دەست بدەین. شەهید ئەحمەد لە نزیکەوە قەت بینیوە دەناسی؟ نە بەخوا نەمبینیوە بەس من خۆم کەرکووکیم ئەویش کەرکووکی بوو نەک بەس لەبەر کەرکووکی بوون لێرەم من هەر کوردێکی کە بووە هەر لێرە ئەبووم چونکە ئەو پارچەیەکە لە خانەوادەی ئێمە هەمومان یەکین. باشە لە کێوە لە خۆ پیشاندانەکەەوە لە لای قەڵاوە هاتین بۆ ئێرە کەسی لێ نەبوو چوینەوە وتمان سەعات چەند تەرمەکە ئەگەڕێتەوە تیان 2 سەعاتێکی کە یەکسەر بەڕێکەوتون هاتوون لێرە ڕاوەستاوی بە شانازیەوە ئەوەستم ئەوە ئەرکی سەرشانی منە لەگەڵ تەرمەکەدا دەمنتاوە بە خاتی دەستپێرن بە دڵنیاییەوە ئەوە ئەرکە ئەوە مرۆڤ بوونە ئەو خوێنی بەخشی بە من ناتوانم 2 سەعات بە ئەو ببەخشم ئەی مرۆڤ بوون کوانێ بە زۆر دڵخۆشم سەیری ئەو هەموو کوردەکە سەی جوانی کورد کە لێرەیە ئەلحەمدولیلا دوژمن وای کرد ئێمە یەک بین ئەمە دەستکەوتێکی زۆر بێوێنەیە بۆ ئێمە بەداخەوە شەهید ئەحمەدمان لە دەستدا دەنیزمان لە دەستدا چەندین دەنیزی تر لە دەستچوو چەندین ئەحمەدی تر لە دەستچوو دەستکەوتەکە ئەوەیە ئێمە هەمومان کوردین و هەمومان بەیەکەوەین و یەک ئاڵا لە ئاسمانە ئەبینی ئینشاءڵڵا لە سایە و ئاڵا و خوێنی ئەمانە بەزایە ناچن ڕۆژێک لە جیاتیەوەی بە فرمێسکەوە باسی ئەحمەد بکەم باسی دەنیز بکەم باسی سەربەخۆیی کوردستانەکەم.